پرسی پارێزگابوونی هەڵەبجە دەمێکە هەیە، یعنی تەنانەت لە پێش بوونی ئەم دەسەڵاتی ئێستاوە تەنانەت لە سەردەمی پێش سەدام حوسێنیشەوە پرسی پارێزگابوونی هەڵەبجە هەبووە لە حکوومەتەکانی عێراقا. بەڵام ئەوەی کەتر ئەم پرسەی ئێستا هێناوەتەکایەوە مەسەلەی کیمیابارانی هەڵەبجە بوو کە لە ساڵی 88 کە 5,000 قوربانی لێکەوتەوە. ئەمە پرۆسەکەی زیاتر خێراتر کرد و بۆ ئەوەی کە پیشانی بدەن کە ئەمان وەفادارن بەرامبەر بە قوربانیەکانی هەڵەبجە، دەستیان برد بۆ ئەوەی کە هەڵەبجە بکەنە پارێزگا. ئەم پرۆسەیە لە سەرەتاوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لەسەردراوە چەند ساڵێکە کە نازانم 3 ساڵە 4 ساڵە شتێکی وایە تا ئێستا بڕیاری لەسەر دراوە کە بێتە پارێزگا. لەو کاتەوە تا ئێستا ئێمە و هەموو خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان پێمان وا بوو تەواوێتتر هەڵەبجە بۆتە پارێزگا، نەمانزانی کە ئێستا تازە لە پەرلەمانی عێراق بێ بڕیاری لەسەر بدرێت و لەوە دەنگی پێ بدرێت. تەنانەت ئەوەندە بە نابەرپرسانە بڕیارەکەیان لەسەردا ڕۆژێکیاندا نابوو بۆ کۆبوونەوەی پەرلەمان بۆ جەنگدان بۆ پارێزگابوونی هەڵەبجە نسابی قانونی کۆبوونەوەکە تەواو نەبوو بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە یاری عێراق و فەڵەستین هەبوو ئەندامانی پەرلەمان سێری یاریەکەیان کردو، نەیانتوانیوە بەشدار بن لە کۆبوونەوەکە. ئەوەندە نابەرپرسانە بەرامبەر بە مەوزوعە هینیان کردووە، بڵێن نابەرپرسانە بوون بەرامبەر بە پارێزگاکردنی هەڵەبجە و دەنگدان بەم قەزیەیە. ئەگەر مەسەلەن ئەوان باز لە دەستورێکەکەن و باز لەوەکەن کە لە عێراقا یەک دەستور هەیە، نازانم دوای 4 ساڵ بڕیاری هەرێمی کوردستان بۆچی ئێستا پەرلەمانی عێراق بڕیاری لەسەرەدا؟ ینی ئەم باسانە بۆیە هەموو جارێک گەرمەکەنەوە، بۆیە هەموو جارێک گەیەنەوە پێشەوە بۆ ئەوەی کە پیشانی بدەن کە ئەوان ڕێز لە قوربانیانی هەڵەبجە ئاگرن، وەفادارن بەرامبەر بە قوربانیانی هەڵەبجە، ویانەوە مەسەن وەهمێک لە ناو خەڵکە بڵاوکەنەوە کە ئەمانە دڵسۆزن بۆ ئەم قەزیەیە. ئەگینا هیچی تر نییە. ئەگەر ڕاستیان کردایە کە لە 4 ساڵ پێش ئێستا بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەیاندا، ئێستا بۆ دیسان دەنگی پێدەنەوە لە پەرلەمان. ئەوان ناڵن ئێوە یەک دەستوریان هەیە، کەواتە لە عێراقا نە حکوومەتێک هەیە وەکو حکوومەت کە پابەندی دەستورەکەی خۆی بێت، نە هەرێمی کورد لە هەرێمی کوردستانیشە ئەو حکوومەتە هەیە و جێگەی متمانە بێت بۆ حکوومەتی عێراق کە دوای 4 ساڵ ئەنج حکوومەتی عێراقیان پەرلەمانی عێراق بڕیار لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بدات. ئەگەر هاتوو ئەم بڕیاری کە دراوە ڕسمێتی خۆی وەرگرت و بە فەرمی هەڵەبجە بووە پارێزگان، چی شتێک ئەگۆڕێت بەتایبەتی ئەگەر لە ڕوانگەی خەڵک و دانیشتوانی شارەکە و خەڵکی هەڵەبجە تەماشای بکەین و ژیانی ڕۆژانیان چی ئاڵوگۆڕێکی بەسەردادێت؟ من پێم وایە لە ژێر سایەی حکمی میلیشیاکانە، لە حکمی میلیشیاکانی عێراق و کوردستانیشە، لە ژێر سایەی حکوومەتی تایفی و قەومی و دینیە، ئەم جۆرە کارانە هیچ دەستکەوتێکی ئەو تۆی ناوێ بۆ خەڵک. ئێمە ئەگەر تەماشاکەین مەسەلەن پارێزگاکانی عێراق، ئەوانە کە ئێستا ئەمڕۆوان بڕیاریان لەسەردا حکمی ئەو پارێزگایانی جنوب و وەسەط عێراقەکەن، تەماشای وەزعی بار و دۆخی خەڵکی ئەو پارێزگایانە بکەین بۆ بنمونە، یعنی وەکو بەڵگەیەکە بۆ ئەوەی کە گۆڕانکاری دروست ناکەن ئەمانە. مەسەلەن بۆ نمونە لەو پارێزگایانە کە ئێستا لە جنوب و وەسەطن ئەمان حکمیانەکان، بار و دۆخیان لە باری هەژاری، برسێتی، خزمەتگوزاری و کارەبا، ئاو، ئەمانە هەمووی هاتۆتە خوارەوە خزمەتگوزاریەکان تەواو لە ئاسیەکان کە هەرگیز ئەم پارێزگایانە بە خۆیانیان و نەدیوە لە هیچ سەردەمێکی مێژووی حکوومەتەکانی عێراقا. تەسەوور کە بە پێی ئامارەکانی خۆیان لە ساڵی نسبەتی فقر، نسبەتی هەژاری لە پارێزگاکانی عێراق بە نسبەتی لە 120 دابەزیوە لە نێوان ساڵی 2014 و ئێستا مەسەلەن هەندێک پارێزگا ئەبینی کە نسبەتی فقر و هەژاری گەشتووەتە دەرەجەیە کە زۆر مەترسیدارە، زۆر ترسناکە. بۆ نمونە
پارێزگای مسەنە یان نازانم ناسریە وابزان مسەنە ئەڵێ لە 157 ئێستا نسبەتی فقر لەوێ نسبەتی فقر لەڵێ سەماوە بڵێ نسبەتی هەژاری گەشتە لە 150 لە زۆربەی شارەکان لە 144 لە 150 لە 137 لە تەنانەت لە کوردستانیش نسبەتی فقر یعنی لە شارێکی وەکو دهۆ کە ئێسای حکمی بڵێن زیاتر پارتی حکمی ئەکات و زۆربەی خەڵک لەوێ دەنگی بە پارتیش داوە کەچی نسبەتی هەژاری لە 180 شتێکە کە بەرزترین ئاسی هەیە لە ئاسی پارێزگاکانی هەرێمی کوردستانە کەواتە ئەمانە چی گۆڕانکارییان کرد کە ئەمانە کە حکمی ئەم پارێزگایان ناکەن حکمی عێراقەکەن ئەو گۆڕانکاریە ناکەن تەنها شتێک کە مەسەڵەن ئەمان ئەیانەوێت بەهۆی ئەم قەرارانەوە کە ئەیدەن دڵی خەڵک خۆشکەن تەوە هم بۆ خەڵک زیاترکەن کە ئەمانە دڵسۆز و وەفادارن بە هەڵەبجە و بە قوربانەکانی هەڵەبجە و ئەوانە ئێمە بینیمان کە لە ماوەی ئەو چەند ساڵێ کە هەڵەبجە مەسەڵەن لەژێر سایە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبینین هیچ خزمەت گوزارێکی بۆ نەبووە هیچ بەتەن قوربانیەکانی هەڵەبجەوە نەبوون نەیانتوانیوە خەڵک مەسەن دەرامەتی خەڵک باری ئابووری خەڵک باشتر بکەن بێکاری زۆرە خەڵکێکی زۆر لەو شارە لە خریجە و خوێندنی تەواو کردو و دانەمەزراوە دای نامەزرێنن و بڵێن وەزعێتێکی تر بەسەر ئەو خەڵکەشە هاتۆ لەباری خزمەت گوزاریەوە هەر وێنەی نەبووە نەکارەبا نە ئاو نە ئەو نە قتاوکردنی جادە نە دروستکردنەوەی خانۆ ڕووخاوەکان شوێنە بیناگشتیەکان بیناکردنی خەسەخانە یاخود قوتابخانە ئەمانە هیچ حکوومەتی هەرێمی کوردستان هیچی لە ئەستۆ نەکردووە ئیتر ئەگەر وابێت ئایا حکوومەتی عێراق لەوە باشتر ئەکات حکوومەتی عێراق ئەگەر پێشتر وەکو نمونەیە باسم کرد لە پارێزەکانی خۆی چی ئەکات لێرەش هەروە ئەکات 15 ساڵێ بەر لە ئێستا بوو لە سیمینارێکدا لەسرم پرسە لێبوو ئەگەر باش بیرم بێت کەسێک گوتی کە کاتێک خەڵکی هەڵەبجە ناڕازیە و خواستی جۆرا و جۆری هەیە بۆ ئەوەی کە وەڵام بەم خواستانە نەوترێتەوە پیان دەڵێن کە هەڵەبجەتان بۆ دەکەین بە پارێزگا واتە شتێکیان پێدەدەن وەکو مژدەیەک وەکو دەستکەوتێک کە بەکردەوە ئاڵوگۆڕێک دروست ناکات لە ژیانی ئەواندا و بەڵام لە هەمان کاتە هەوڵێکە بۆ هێورکردنەوەی ناڕەزایەتەکانتان ئێوە چەندە لەگەڵم بۆ سورەدا هاوڕان من بە تەواوەتی هاوڕان پێشتر خۆشم ئیشارەم پێکرد کە ئەمانە ئەیانوێت تەوەهومێک خۆشباوەڕیەک بە خەڵک بدەن کە نەتیجەکەشی تاڵە بێت قسێکی جوانی هەیە ئەڵێ بۆرژوازی مژدەی هەنگوینیت ئاياتێ بەڵام کردەوەکانی تاڵە بەرامبەرت یعنی ئەمانە ئەحزابی بۆرژوازین ئەحزابی سەرمایەدارین دەسەڵاتێکی سەرمایەداریە هیچ شتێک ناکات بێجگە لە قازانج و بەرژەوەندی بۆ خۆی هیچ شتێک ناکات بێجگە لە کۆکردنەوەی سەروەت و سامان بۆ خۆی بە قازانجی خەڵک بێت ئەوە تابینیمان مەسەڵەن نەک تەنها بڵێن هەڵەبجە هیچی بۆ نەکراوە پارێزگاکانی تری کوردستان و عێراق هیچیان بۆ نەکراوە ئەوە تا بڕندەی ناڕزایەتەکان لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک زۆر بەرزترە لە تاتا لە هەڵەبجە خۆمانە پارێزگاشن خۆ هەولێر پایتەختیشە نسبەتی هەژاری نسبەتی بێکاری نسبەتی نەبوونی خزمەت گوزاری نەبوونی ئاو و کارەبا ئەمانە هەمووی ناڕزایەتەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە ئەگەر ئەمانە خزمەت گوزاریەکانیان باشتر بکردایە ئەگەر وەزعی خەڵکیان باشتر کردایە ناڕزایەتەکان کەمتر دەبوونەوە نەک زیاتر بەڵام ئێستا ئەوەندە دەنگی ناڕزایەتەکان بەرزترە کە هەرگیز لە هیچ کاتێکی مێژوویی تردا بەم شێوەیە نەبووە خەڵک ناڕازیە لە هەموو سەرانسەری کوردستان و سەرانسەری عێراق بەرامبەر بەو دەسەڵاتە چاوچنەوەکە مشەخۆرە سەرمایەداریە خەڵکی هەڵەبجە چی بکات لە ڕوانگەی ئێوە چاوەڕێەوە بێت کە هەڵەبجە بێتە پارێزگار و بەوە دڵی ئەو بخواتەوە یاخود ڕێگەی تر هەیە لە بەردەمیاندا بیگرنەبەر خەڵکی هەڵەبجەت لەوانێ هەندێکی کەم خۆشباوەڕ بن بەم قەزیەیە بەم مەسەلەیە بەڵام کاتیە چونکە ئەبینین دواتر کە بارودۆخەکە وەک خۆی لێتەوە ئەوەی کە وەکوتم بارودۆخی خەڵک ناگۆڕێت بارودۆخی ژیانی خەڵک ناگۆڕێت خەڵک تەنها یەک ڕێگای لە بەردەمای لابردنی ئەم
مافیایانە ئەم چەتانە ئەم دەسەڵاتە میلیشایانەی کە ئێستا لە عێراق و لە کوردستانە حاکمن هەیە بێ بە هاواهەنگی لەگەڵ بەشەکانی تر لە پارێزگاکانی تری کوردستان و بەشەکان پارێزگاکانی تری عێراقا لەگەڵ چینی کرێکار لەگەڵ خەڵکی زەحمەت کێش هاو ئاهەنگ هاودەنگ تێبکۆشن بۆ ئەوەی دەسەڵاتێک بێن نەکایەوە کە واقعەن دەسەڵاتی خەڵک بێت ئەمانە بڕوخێنن ئەم دەسەڵاتانە نەڕوخێ باوەڕکە هیچ گۆڕانکارێکی باش ڕووناکاتە خەڵکی عێراق و کوردستان و ئەو ناوچەیە هەمووی هەڵەبجەش بە هەڵەبجەشەوە بۆیە ڕێگا چارەیە کە ئەوەیە خەڵک هەوڵ بدات خۆی ڕێکخراوکات لە هەر بەشێک بتوان خۆیان ڕێکخراوکان لە هەڵەبجە بتوانن مەسەلەن ڕێکخراوە گروپی جیاجا دروستکەن و نوێنەرانی خۆیان پێک بێنن کە ئەم نوێنەرانە بتوانن هەمیشە ناڕزایەتیەکانیان بگەێنن بە دەسەڵاتداران چیان دەوێت لە ئاو لە کارەبا لە خزمەتگوزاری لە تاعینبوون دامەزراندن و لە هەر شتێکە بۆ ژیانی ئینسان پێویستە بۆ بەرزکردنەوەی ئاست و گوزەرانی ژیان پێویستە لە ڕێگەی ئەم نوێنەرانەوە ئەتوان دەنگیان بگەێنن بە دەسەڵات ئەگەر دەسەڵات جێبەجێ نەکرد خەڵک بێتە سەرجادە ئەگەر خەڵک هەنی بەهاتنە سەرجادەشی هەر نەیتوانی ئەمانە بسەپێنێ ئیتر ئەبێت داوای لابردنی ئەم دەسەڵاتە بکات ئەم دەسەڵاتە ئیتر بە کەڵکی ئەوە نات من هەچەند بۆ خۆم باوەڕم بەوە نییە کە ئەم دەسەڵاتە بتوانێت چاکسازی بکات لە قازانجی خەڵکایتر چکە چاکسازی بکات لە زەرری خۆیەتی بەڵام ئەگەر چاکسازی ناکات خەڵک دەبێت ئامانجی ئەوە بێت کە بڕوخێت بە ئەمەش بە ئیرادە ئەکرێت یعنی ئیرادەش تەنها بە ناڕزایەتیەکانمان ناکرێت کە لە کۆڵان و لە ماڵ و لە چایخانە و لە شوێنەکان تاک بۆ خۆمان هەمیشە ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بم حکوومەت ئەبێ ئەم دەنگە ناڕزایەتیانە بکەینە یەک ئەبێ خەڵکی یەکگرتوو بێت بۆ نمونە مەسەرەن ئێستا خەڵک بیری لەوە کردوتەوە مەسەن ڕێکخراوی جۆراوجۆر پێک دێنن ڕێکخراوی ژنان پێگەێنن ڕێکخراوی ئازادی و گۆڕانکاری پێک دێنن خەڵکی هەڵەبجە دەبێت پەیوەست بن بەم ڕێکخراوانەوە بتوانن کە کاری تیا بکەن و هەوڵ بدەن کە ئینسانە ناڕازیەکان بە تایبەتی ڕابەران و ئەو کەسانی کە قسەیان لە ناو خەڵکە ئەڕواتوانە لە دەوری ئەم ڕێکخراوانە کۆبنەوە و کۆبنەوەی گشتی جۆراجۆر ئەنجام بدەن و ناڕزایەتەکانیان دەستە جەمعی بکەنەوە ئەمە ڕێگایەت ئەگینا ئێمە هەر چاوەڕێکین ئەمانە هەرچەند ساڵێک جارێک وعدێکگەیەن و مژدەیەگەیەن و هیچ گۆڕانکارێکی ژوونایەت نابێت تر چاوەڕێی دەستی ئەوان بین ئەبێ بۆ خۆمان مەسەن بینە مەدان بۆ ئەوەی کە چارە نووسێک بۆ خۆمان دیاری بکەین و ژیانی خۆمان باشتر بکەین. پرسیارێکم نەماوە ئەگەر قسەیەک ما بێ لە پەیوەند بەم پرسە و لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزان ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی. قسەی من ئەوەیە کە خەڵکی هەڵەبجە دەبێت وەکو وتم خۆی ڕێکخراوکات خەڵکی هەڵەبجە دەبێت لەوە وشیار بێت کە ئەم دەسەڵاتانە لە عێراق لە عێراق و چ لە کوردستان چ جۆرە دەسەڵاتێکن من لەوە دڵنیام کە خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان و خەڵکی عێراق وشیارن دەزان کە ئەم دەسەڵاتان دەسەڵاتی چەتۆ مافیایین دەسەڵاتێکن کە بەس بۆ خۆیان بۆ ژیان بۆ کە بنەماڵەکانی خۆیان بۆ نەوەکانی خۆیان سەرۆت و سامان کۆ دەکەنەوە وە ئەوپەر لە ئەوپەری خۆشگوزەرانی و لە ژیانێکی شەهانەدا ئەژین خەڵکی هەڵەبجە وشیارە بەرامبەر بە مەسلەی بەڵام ئەوەی کە ماوە کەمە و کەم کورتی هێناوە تا ئێستا ئەوەیە کە خەڵک ئیرادەی نەنواندۆ بەرامبەر بەم وەزعێتە ئەو ئیرادەیە کە پێویستە بنوێنرێت بە یەکگرتووکردن بە ڕێکخراوبوون بە هاتنە مەیدان بە پێگەێنانی بڵێن بە پێگەێنانی ڕێکخراوی جۆراجۆر کە ئەتوانن داواکارەکانی خۆیان بسەپێنن و یاخود ئەم دەسەڵاتەش لە ناوبەرن یان دەسەڵاتێک بەدەستبێنن کە دەسەڵاتی واقعی خۆیان نوێنەرانی خۆیان بێت لە شوراکانی خۆیان نوێنەرایەتی مەسەلەن حکوومەتەکەیان بکات شوراکانی خۆیان بتوانن شورا و ڕێکخراوەکانی خۆیان دەتوانن حکوومەت بەڕێوە بەرن لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیانەوە ئیتر خەڵکی هەڵەبجەش دەبێت هاو ئاهەنگ بێت یعنی ئەم ئیرادەیە لەگەڵ خەڵکی کوردستانە دروست لەگەڵ خەڵکی سەمدیدەی کوردستان لەگەڵ خەڵکی سەمدیدەی عێراقا پێکەوە هێزێک دروستکەن کە ئەو هێزە دەتوانێت ئەم دەسەڵاتە
بە شوێنێ بگەێنێت کە ئیتر چارەنووسی خەڵکیشی تیابەتی بێت و ژیانێکی ئینسانی بۆ خەڵک دابین بکرێت هەتەنها ئەمە ڕێگایە.